یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا کۆنتڕۆڵی بەشێکی زۆر لە باکووری سووریایان کردووە و لە ئێستادا پرسیاری ئەوە دەکرێت ئایا کورد دەتوانێت بگاتە سەردەریا؟ ئایا دەکرێت هەر چوار پارچەکەی کوردستان یەک بگرنەوە؟ لە ئێستادا ئۆپراسیۆنەکانی یەپەگا بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی تری سەرسنووری سووریا و تورکیا نیگەرانی و کاردانەوەی تورکیای لێکەوتۆتەوە. یەپەگا زۆربەی ناوچەکانی پارێزگای حەسەکە و ڕەقە و حەلەبیان کۆنتڕۆڵ کردووە کە باکووری ئەو پارێزگایە دەکەوێتە سەرسنووری پارێزگاکانی شرناخ و مێردین و ئۆرفا لە باکووری کوردستان. ئەم ناوچانەش کانتۆنی جزیرە و کانتۆنی کۆبانێ لە ڕۆژئاوای کوردستان پێک دەهێنن. یەپەگا کۆنتڕۆڵی بەشێک لە باکووری پارێزگای حەلەب دەکات لە سووریا کە دەکەوێتە سەرسنووری پارێزگاکانی کیلیس و هەتای لە تورکیا کە ئەم ناوچانەش کانتۆنی ئەفرین لە ڕۆژئاوای کوردستان پێک دەهێنن. بەشێکی زۆر لە پارێزگای ڕەقە و باکووری حەلەب لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە کە دەکەوێتە سەر سنووری گازی ئەنتاب و کیلیس لە تورکیا. دەواازەی سنووری جرابلوس کە یەکێکە لە ناوچە استراتیژیەکان و لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشە، یەکێکە لەو ناوچانەی داعش کە بۆ دزەکردنی چەکدارانی و پشتیوانی سەربازی پشتی پێدەبەستێت. چەند ناوچەیەکی سنووردار لە سەرسنووری پارێزگای حەلەب کە دەکەوێتە سەر سنووری پارێزگای کیلیسی تورکیا لەلایەن چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاوە کۆنتڕۆڵ کراون. چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دەواازەی سنووری سەلامەیان کۆنتڕۆڵ کردووە کە یەکێکە لە دەواازە سنووری ئەستراتیژیەکانی نێوان تورکیا و سووریا. بەشێکی زۆر لە پارێزگای ئیدلیب لە باکووری ڕۆژئاوای سووریا لەلایەن چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریاوە کۆنتڕۆڵ کراوە کە دەکەوێتە سەر سنووری پارێزگای هەتای لە تورکیادا. بەشێک لە پارێزگای حەلەب لەلایەن حکوومەتی سووریاوە کۆنتڕۆڵ کراوە. سەر سنوورەکانی دەریای سپی ناوەڕاست کە هەر یەکە لە پارێزگاکانی لازقیە و تەرتوش دەگرێتەوە لەلایەن حکوومەتی سووریا و هاوپەیمانەکانیەوە کۆنتڕۆڵ کراون. لە ئێستادا هێزەکانی یەپەگا ئۆپراسیۆنەکانیان دەست پێ کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی سنوورەکانی سووریا و تورکیا کە ئامانجیان بەستنەوەی کانتۆنەکانی جزیرە و کۆبانێ و ئەفرینە کە ئەمەش نیگەرانی تورکیای لێکەوتۆتەوە. چەند ناوچەیەکی باکووری حەلەب و دەواازەی سنووری سەلامە کە لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی هێزە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریادایە دەرفەت دەبەخشێت بە تورکیا بۆ ناردنی پشتیوانی سەربازی بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان و گەیاندنی هاوکاریە مرۆیەکان بۆ ناوخۆی سووریادا. بەو هۆیشەوە تورکیا بۆمبارانی سنوورەکانی ئەعزاز دەکات بۆ ڕێگریکردن لە هەر پێشڕەویەکی یەپەگا بە تایبەت بۆ ڕێگریکردن لە کۆنتڕۆڵکردنی ئەعزاز و دەواازەی سەلامە. هێزەکانی یەپەگا لە کانتۆنی ئەفرین بە دووری نزیکەی 80 کیلۆمەتر لە سنووری دەریای سپی ناوەڕاستەوە دوورن. بۆ گەیشتن بە دەریای سپی ناوەڕاستیش ئەوە دەبێت ڕوبەڕووی چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا لە باکووری ئیدلیب ببنەوە و لە دواتریشدا دەگەن بە سنوورەکانی پارێزگای لازقیە. بەو شێوەیە کورد لە دووری تەنها 80 کیلۆمەتر دەبێت بۆ گەیشتن بە دەریای سپی ناوەڕاست. ئەگەرێکی تر بۆ گەیشتنی کورد بە دەریای سپی ناوەڕاست ئەوەیە لەگەڵ تیرە و هۆزە عەرەبیەکانی باکووری ئیدلیب بگاتە ڕێکەوتن و بەو شێوەیە بگاتە سنوورەکانی لازقیە. ئەگەرێکی تر بۆ گەیشتنی کورد بە دەریای سپی ناوەڕاست ئەوەیە لە ئەگەری سربەخۆیی باکووری کوردستان. ئەوە کورد لە باکووری کوردستانەوە نزیکەی 35 کیلۆمەتر لە دەریای سپی ناوەڕاستەوە دوورە. یەپەگا توانیوێتی باڵانس ڕابگرێت لە نێوان هێزە نێودەوڵەتیەکان بە شێوەیەک وەکو دەگوترێت بە چەکی ڕووسی و فڕۆکەی ئەمریکی زۆرێک لە ناوچەکان کۆنتڕۆڵ بکاتەوە. بۆیە هەر کاتێک یەپەگا بگاتە سنوورەکانی لازقیە ئەوە پێشبینی دەکرێت بگاتە دەریای سپی ناوەڕاست. لە ساڵی 1992ەوە باشووری کوردستان نیمچە سربەخۆیەکی هەیە و لە ساڵی 2014ەوە تەواوی خاکی باشووری کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کۆنتڕۆڵ کراوە. سنوورەکانی باشووری کوردستان هاوسنوورە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان کە لە ئێستادا ڕۆژئاوای کوردستان لەلایەن کوردەوە حکومڕانی دەکرێت و بەرەو یەکپارچەیی دەچێت. بە هەمان شێوە ڕۆژئاوای کوردستان هاوسنوورە لەگەڵ پارێزگاکانی باکووری کوردستان کە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی باکووری کوردستان خۆبەڕێوەبەری ڕاگەندراوە و پێشبینی دەکرێت لە داهاتوودا دۆخی باکووری کوردستان هاوشێوەی باشوور و ڕۆژئاوای کوردستان سربەخۆیی وەربگرێت. لە دوای یەکگرتنی ئەم سێ پارچەیە و پێشکەوتنی دۆزی کورد دوور نییە کە ڕۆژهەڵاتی کوردستانیش شەپۆلی گۆڕانکاریەکانی ناوچەکە بیگرێتەوە و بەرەو سربەخۆیی بچێت. لە دوای ئەوەش تەواوی پارچەکانی کوردستان یەک بگرنەوە و کوردستانی گەورە و سربەخۆ بەدی بێت کە ئەو کوردستانش دەکەوێتە سەردەریا.